هەرچەندە ڕێژەی دانیشتوانی عەرەب لە هەرێمی کوردستان دوورە لەوەی بگاتە ئاستی ڕێژەی دانیشتوانی کورد، بەڵام کەم نین ئەو کەسانەی پێیان وایە هەرێم لەبەردەم مەترسی گۆڕانی دیمۆگرافیادایە. دەڵێن دەسەڵاتی کوردی ئەم مەترسیەی پشتگوێ خستووە لە کاتێکدا هێشتا کێشەی ناوچە ناکۆکی لە سەرەکانی نێوان هەرێم و ناوەند لەبەرم هۆکارە بەبێ چارەسەر ماوەتەوە. لە دوورمەودایە ئەم عەرەبانە ناڕۆنێ، ئێمە ئەزمونمان هەیە لەم مەسەلەیە، ئەزمونمان هەیە عەرەب کە هاتۆتە خانەقەی نەڕۆیشتۆتەوە لە کامێنێتەوە مناڵەکانی ناڕۆنەوە. ذهنیەتی عەرەب لە ذاکرەی عەرەبە لە هزری عەرەبیە عێراقی هەم عەرەبە. ئەنجومەنی یەکێک لە گەڕەکەکانی سلێمانیش باز لە نیشتەجێبوونی هاوڵاتیانی عەرەب دەکات لە سنووری گەڕەکەکەی. بەپێی قسەی ئەو ئەنجومەنە بێت بە دوو شێوە هاوڵاتیان نیشتەجێ دەبن، بەشێکیان دەبنە کرێنشین، بەڵام بەشەکەی تریان کە ڕێژەیەکی بەرچاوە لە ڕێگەی کڕینی خانوو شوقەوە نیشتەجێ دەبن. لە ماوەی تقریباً 20 ڕۆژان نزیکی 56 مامەڵەی بە کرێگرتن و کڕین و فرۆشتن هاتۆتە لای من. لەم ماوەیەوە لە کۆی ئەم ئامارە تقریبا نیوە بە نیوەیە زیاتر لە 28 لەوانەیە هاوڵاتی عەرەبن. مامەڵە دێ بۆلام یعنی هاوڵاتێکی کوردە و یا کوڕکچێکی کوردەچنە پرۆسێژیانی هاوسەرگیریەوە خاوەن مڵکەکان نێرە عەرەبە یان لە عەرەبێک بەکریان گرتووە. هاوڵاتیانی عەرەب بەشێکی زۆریان لە ڕێی کڕینی باڵەخانەکانەوە دێنە هەرێمی کوردستان و بەپێی ئامارەکان لە کۆی 250 هەزاریەکەی نیشتەجێ بوون، نزیکەی 60 هەزاریەکەیان خاوەنداریەکەی دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیانی عەرەب. سیاسەتی ئێستای هەرێمی کوردستان و حکوومەتەکەی و بە دیاریکراوی بەرپرسەکانی ئەوەیە بەڵێ بێمە سەرمان ڕاکێشین بۆ ئێرە. گەڕەکێ لە ناو سلێمانە لە 35 دانیشتوانی ئەو گەڕەکانە خەریەکە نیشتەجێبوونەکانی بۆ بە دانیشتوانی شارەکانی تری عێراق. چاومان ئێمە لەوەیە هاوڵاتێکی عەرەب بێ یەکی نیشتەجێبوونمان لێ بکڕێ، بۆی ئەو پرۆژانێک ئێستا ئێمە جەدوای بۆکەین و پێشکەشێکن و مەڵەتی بۆ وەرەگرین، هەمووی نیەتمان ئەوەی لە 100% بفرۆشین بۆوان. هاوڵاتیان ڕای جیاوازیان لەو بارەیەوە هەیە و بەشێکیان پێیان وایە بۆ بوژاندنەوەی ئابووری هەرێم بوونی ئەم هاوڵاتیانە زۆر گرنگە و بەشێکی تریشیان پێیان وایە هەبوونیان ڕێگرێ لە بەردەم ئازادی هاونیشتمانیانی کووردا. هاتنی عەرەبەکان هەر برای خۆمانن، ئیسفادەیان هەیە بۆ ئیداری، بۆ مەسەلەی مەسروفات. سەیرەکەی چینە و سەیرانگایانە خۆمان جێمان نابێتەوە لەبەر ئەوان، یعنی بەڕاستی قەڵەباڵخیان کردووە، یان سەیرەکەی بەعزێ ئوسلوباتی ڕەقس و سەما و بەعزێ شتەکەن نەگەڵ تەقالیدی ئێمە و ئایلۆ ئێمە و خێزانی ئێمە ناگونجێت. دکتۆرێکی زانکۆی سلێمانیش ئاماژە بۆ دەکات هەرچەندە بەپێی دەستور هاوڵاتیانی عەرەب دەتوانن لە هەرێم نیشتەجێ بن، بەڵام بەمەرجێک نەبێتە مەترسی لە بەردەم گۆڕانی دیمۆگرافیا. بەپێی مادەی 23 دەستوری عێراق تێدا هاتووە کە هاوڵاتی عێراق ئازادە لە هەرچێ نیشتەجێ بێ، بەڵام لە ڕگەی دووەمە قەیودی خستۆتە سەر، ئەڵێ بەمەرجێ نابێ ئەمە بێتە مای گۆڕینی دیمۆگرافیای دانیشتوان. چارەسەر ئەوەیە کە هەر هاوڵاتێکی عەرەب لە هەرێمی کوردستاندا ئەگەر پاسایەکی زۆر جدی بۆمانەوە نییە دەبێ بگەڕێتەوە بۆ زێدی خۆی بۆی ئەم مەترسیە دیمۆگرافیە نەمێنێ و لە هەمان کاتدا ئەبێ ڕێوشێنی ڕۆشتنەوەشیان بۆ ساز بکرێواتە بە ئاشتیانە بنێردێنەوە بۆ باشووری عێراق. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی عەرەب بەهۆی شەڕی تائیفی و مەزهەبی و ناسەقامگیری سیاسیەوە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە، بەشێکی زۆریشیان هاوڵاتیانی سوننە بوون و ئێستاش ئەم کۆچە بەردەوامە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.